ئەنجا ئەو تەلەڤیزیۆنێکی داناوە لەسەر بێ ئەخلاقی تۆ تەلەڤیزیۆنێکە بەدانی لەسەر بە ئەخلاقی ئێبرا کە تۆ سپێدە و پەیامەکەی تۆ هەر هەمان شت لێداتەوە مسلسلاتی تورکی وەڵام هەندێک جاریان مسلسلاتی ئیمامی مەهدی بێنە لەو دی و تەرجمەی کردو لە ئەخیرە ئیمام مەهدی جا طبعاً ئیعلامی ئێرانیەکان زۆر زیرەکە ئەشێ دوایی گومڕات ئاوا گومڕات بکە مسلسلەکە دێنێ لە حەلەقەکانی ئەخیرە بۆ دەبێ بە ئیمام خومینی بەخوا من کاتی خۆی لە ئێران کتێبم کڕی ساڵی هەشتا والله عالم ساڵی هەشتا بوو سروش چاپی کردو دەرنەشری سروش لە تاران چیرۆکی پێغەمبەرانە کەی خوێنی تۆ لاپەڕەیەکە مەسن باسی سەیدنا ئیبراهیمە لە گەنجێتی دوای سەفەرەکانی کە کردوێتی اینجا تەورەکەی لەسەر شانە هەر بە طبعاً بە ڕەسمیش دروست کراوە تەورەکەی لەسەر شانە بتەکان نشکێنێ وردە سیمای سەیدنا ئیبراهیمە بێ بە سیمای ئیمام خومینی جار بۆ جار خەتێک لە دەموچاویا بێ خەتێک لە ناوچەوانیان ڕیشی بە شێوەیەکی تر هەتا لە ڕسمی ئەوەڵ سەیدنا ئیبراهیمە لە ڕسمی ئەخیر ئیمام خومینی سەیدنا نوح هەروایە سەیدنا ئیبراهیم هەروایە سەیدنا داود هەروایە هەمویان ئاوا سەیرەکەی لە ئەخیرا بووە بە ئیمام خومینی بۆی ئەم مناڵە ئەوەی لە تەبعی لە مێشکیا دروست بێت کە ئیمام خومینیش وەکو ئەوانە مسلسلاتەکانیشان وایە هی سەیدنا یوسف لە ئەخیرە دوای هەر باسەکە باسی مەهدیە مژدەمانەداتێک کە ئیمامی مەهدی دێ کام مەهدی ئەوەی 1200 ساڵە چاشی نییە بیخواتەوە لە بیرەکەی سامەڕ خەڵک کەراندن بەم جۆرەشتان ئێبرا گلەیەکە لە ئەو شتە ماکسە نازانم چی و کورد ماکسونێت تیڤی بۆ چیەکەی گلەیەکە لە سپێدە بکە گلەیەکە لەوی تر بکە پەیام ئەوان تەلەڤیزیۆنەکە تەلەڤیزیۆنێکی ئیسلامی نییە برا ئەوان بەرنامجەکانیان وایە دەرسێکی کاک ناسری سوبحانی بە ڕەحمەت بیاخۆ نەقلەکەن بە مۆسیقاوە مەوعیزەیە لەگەڵ گۆرانی مام لێیە هیتراوە